شەوتان باش بینەرانی ئازیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئازیزان، ئەم شەو لە کاتێکدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە گۆڕەپانێکی گەرمی ململانەکان و پێش هاتە چاوەڕوان نەکراوەکان و کاریگەرەکانی ئەم دۆخە ڕاستەوخۆ بەر چارەنووسی کوردەکەوێت دەمانەوێت لەسەر پرسێکی زۆر هەستیار و گرنگ بوەستین. ئەویش ئەوەیە کوردستان لە نێوان مەترسیەت بەرچاوەکان و دەرفەتە شارەوەکاندا. وەک خۆتان دەزانن مەترسیەکان کەم نین، بەڵام دەرفەتەکانیش لەوانەیە زۆر بن ئەگەر بە وردی و بەژیری مامەلەیان لەگەڵدا بکرێت. لەم هاوکێشە ئاڵۆزەدا پرسیارە بنەڕەتیەکانی ئەم شەومان ئەمانن. کورد چۆن دەتوانێت هاوسەنگی لە نێوان خۆ پاراستن لە مەترسیەکان وەک کەڵک وەرگرتن لە دەرفەتەکاندا ڕابگرێت؟ ئاستەنگە ناوخۆییەکان وەک پرسی یەکڕێزی چ ڕۆڵێک دەژێڕن لەم نێوەندەدا؟ ڕۆڵی کۆمەلگای مەدەنی و پسپۆران لە داڕشتنی نەخشەڕێگا بۆ داهاتوو چەندە گرینگە؟ ڕۆڵی کوردانی دیاسپۆرا چەندەیە؟ چۆن دەکرێت تواناکانی دیاسپۆرا بە شێوەیەکی سیستماتیک و کاریگەرتر بەکارپێنرێت و داهاتووی کوردستان لە بەشە جیاوازەکانیدا بەرەو کوێ دەڕوات؟ بۆ شیکردنەوەی ئەم بابەتە و وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە ئامادە کراون ئەم شەو میوانداری کەسایەتێکی شارەزا و ئاگادار لە دۆخی سیاسی کوردستان و ناوچەکە بەڕێز کاک عەزیز ماملێ مافناس و لێکۆڵەری سیاسی دەکەین. کاک عەزیز، ئەم کاتت باش، زۆر بەخێر بێن، زۆر سپاس دەکەین بۆی کە داوەتی بەرنامەی ڕاستەوخۆی ئەم شەوی تەلەڤیزیۆنی کۆمەڵەتان قبوڵ کرد. زۆر بەخێر بێن. زۆر سپاس کاگەمی جان، سڵاو لە خۆتان و لە هاوکارانی بەڕێزتان و لە بینەرانی ئازیزتان. زۆر سپاس بەخێری کاک عەزیزگیان. پێشەوەی کە بچینە سەر پرسیارەکان لێرە و بە بینەرانیش بڵێن ئێوەش ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەوە لە ڕێگەی واتساپ ڕاو بۆ چوونەکانتان بنێرن وەگەر پرسیارێکیش بوو دەتوانن بین و ئێمەش لەگەڵ میوانی ئازیزمان دەیخینە بەرباس و بەرنامەکەش دەوڵەمەندتر دەبێت. کاک عەزیز، وەک دەستپێکێک و بۆ ئەوەی ڕاستەوخۆ بچینە نێو کوڕێکی باسەکەمان، با لە کۆنفرانسی ڕۆژهەڵاتەوە دەست پێ بکەین کە لەم دوایانەدا لە وڵاتی هۆلەند بەڕێوەچووە دەنگدانەوەی خۆی هەبوو. ئەم کۆنفرانسە چۆن هەڵدەسەنگێنی بەڕێستان و پەیامە سەرەکیەکانی چی بوون؟ من پێم خۆشەکەمێک بگەڕێمەوە پشتەوە. سەرەتای بڕیاردان لە کۆنفرانسەکە لە چۆ بوو، چۆن پێکات لە ساڵی 2023 بۆ ڕێوەڕەسمی سەدومی ساڵی ڕێکەوتنامەی لۆزان لە شاری لۆزان بە دەست پێشخەری کۆنگرەیەتەوەی کوردستان بڕیارێک درا بۆ بڵێن دامەزراندنی کۆنفرانسێک لە ئەوروپا لەسەر پرسی ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵاتی کوردستان و بۆ ئەوە کۆمیتەیەک دامەزرا. ئەو کۆمیتەیە سێکان لەگەڵ کەسایەتیەکان لەگەڵ لایەنەکانی مەدەنی لە دەرەوەی وڵات و ئەوە بەردەوام بوو کۆبنەوەیەکی پانوبەرینی گیراوە ئاکامی باشی لەکەوتەوە تەواوی حیزبە سیاسیەکان و ڕێکخراوەکان تەواوەتی ڕۆژهەڵاتی کوردستان بەشدار بوون و بڕیاریشان دەکرد. بەڵام بەداخەوە دوایە بەرەبەرە هەندێک لە حیزبەکان خۆیان کێشاوە و گەیشتە و ئاکامە کە بڕیار درا کە تەنیا لە کۆمەلگای مەدەنی لە ئاکادمیکان چالاگوانانی سیاسی پسپۆڕان و کەسانی بە ئەزمون لە بوارە جیاوازەکاندا ئەو کۆنفرانسە بەرەوە بچێت و لە 26 و 27 ئەو مانجی ڕابردوو لە وڵاتی هۆلند بەڕێوە چوو و کۆنفرانسێکی لە ڕاستیدا معرفەتی بوو، کۆنفرانسێک بوو لە نوێنەرانی کۆمەلگای مەدەنی و هەموو یەک لەوانە لە بوارە جیاوازەکان لە بڵێن ڕەهەندە جۆراوجۆرەکانی ژیانی سیاسی کۆمەڵایەتی ئەوڕۆی کوردستان و ئێران لێدوانیان کرد و چەند خاڵی سەرەکی لەوێ ئامادەکرا بوو. یەکێک دۆ لە پاشان شۆڕشی ژن ئازادی و بەردەوامبوونی و خاڵی سێهەمیش داهاتووی کوردستان و ئێران چۆن دەبیندرێ و لە پاش خاڵی هەرە گرنگیش چۆن بەرەو یەکڕێزی و یەکگرتووی لە نێو هێزەکانی کوردستان جم و زۆڵ بکرێت
و ئەو کەسانی کە لە پانێلەکاندا بوون سێدانە پانێل بوو، هەر پانێلی 4 پانێلیستی لێ بوو، قسەیان کرد لە باسی ژنانیان کرد، باسی بڵێن بوارە جیاوازەکانی سیاسی کۆمەڵایەتیان کرد لە ئاستی ناوچەیی، لە ئاستی ناوخۆیی ئێران سەبارەت بە کوردستان، لە ئاستی ناونەتەوەیی و هەروەها باسی بەشێک لە ئیلام لە کرماشان لە نەغەدە ورمێ کرا و هەمووی ئەوانش بە تایبەتی پێداگیری کرا لەسەر چۆنیەتی پێکەوە ژیان و دەستەبەرکردنی پێکەوە ژیانی گەلانی ئێران لە داهاتوودا و هەروەها پرسی ژن پرسەکانی دیکەش کۆمەڵێک پێشنیار و چارەسەری ڕێگای چارەسەری ئاراستەکرا بەڕێزانی بەشداربووان زۆر بە گوڕۆتین ئەو لێدوانی بابەتەکانی خۆیان مژارەکانی خۆیان ئاراستەی کۆنفرانسەکە کرد و بڵێن لەسەر یەک کۆنفرانسێکی باش بوو لە کەش و هەوایەکی زۆر پڕ لە دلۆڤانی و بە تایبەتی داواکاری ئەوە کرا کە هێزەکانی کوردیارەتیەوە بەرەو یەکگرتووی یەکڕێزی بڕۆن چونکو ئەگەر و ئالەنگاریەکانی زۆر زۆر هەستیار و ترسیدار لە ترسەکان زۆر زیاترن لە دەرفەتەکان و هەر یەک لەو بەڕێزانی بەشداربووان ئاماژەی کرد لە چوارچێوەی ئەو قسانەی کە بخۆیان ئامادەیان کردبوو ئەوە بە کورتی باسێک بوو لە کۆنفرانسەکە کە بە باوەڕی من کۆنفرانسێکی سەرکەوتوو بوو بە تایبەتی لە کاتی کردنەوەدا باس لەوە کە دەبێ کورد زۆر بە وریایی زۆر بە چاو کراوەیی و بە چاوڕوونی بەرەو داهاتووی ئێران بچێت وەکو داهاتووی ئێران هەڵگری زۆر ساتوتە ئاراوە ئێران بە کورد دەبێت لەو ئاستەدا ئامادەکاری بکە بۆ ڕۆژێکی بڵێن چاوەڕوان نەکراو کە چۆن بەرەنگاری ئەو دۆخە بێتەوە کە لە پەراوێز نەخرێت. بەڵێ کاگەزیز ئەو خاڵانەی کە باست کرد دیارە منیش زۆربەی پرسیارەکانم ئەم شەو هەر لەم چوارچێوەیەدایە، بەڵام باس لە کشانەوەی حیزبەکان کرد لەم کۆنفرانسەدا. پێم خۆشە بزانم هۆکاری ئەمە چی بوو بۆ حیزبەکان ناتوانن پێکەوە کۆ ببنەوە، کێشە چییە بەڕای ئێوە کاگەزیز؟ بەڕاستی من دەتوانم ئەرسام بکەم کە کۆمەلگای ڕێکخراوەی و پێکاتەی و دامەزراوەی سیاسی کوردستان کۆمەلگایەکی داخراوە و بڵێن داخراوە لەبەر
سەرمایەیە سۆسیالیسما ڕێ نەجات لە دەست بازاڕ و ئاەت بەڕێز من چەوساوەکان نەبۆ ڕزگاری ئینسان بۆ تێکشنانی دوژمن بەخەبات و ڕێکخستن شان بە شانی کۆمەڵە کرێکاری لەگەڵە شان بە شانی کۆمەڵە کرێکاری لەگەڵە بۆ ڕزگاری یەکجاری لە کۆیلەتی و هەژاری لا نەبوونی وشیاری جەهل و نەخێندەواری بۆ نەمانی بێداری شەوگانی بەردەداری چینی چەوساوە هەستن بەخەبات پشت بەستن شان بە شانی کۆمەڵە علمی مارسی لەگەڵە شان بە شانی کۆمەڵە علمی مارسی لەگەڵە خۆشی و ئاوەدانی ئازادی و یەکسانی دژڕانی بەندی گران لە پاو دەستی ژنان بخوێنین مارس و لەنین سۆسیالیزم بێبایەقین فڕوکشان پێکەوە هێرش بەرنا پێشەوە شان بە شانی کۆمەڵە ژن و لاوی لەگەڵە شان بە شانی کۆمەڵە ژن و لاوی لەگەڵە شۆڕشوانانی وڵات پێشەنگانی ڕێنەگات وەرن دوژمن لەم دەمە تووشی دەلێک ئەستەمە ڕاستە تاریکی چڕە بەڵام هیواش بەڕگەڕە هەڵکەین مۆمی ڕزگاری لاشەوی کوردەواری شان بە شانی کۆمەڵە خەڵکی کوردی لەگەڵە شان بە شانی کۆمەڵە خەڵکی کوردی لەگەڵە شریکێنین بە شادی هەڵکەین ئاڵای ئازادی شان بە شانی کۆمەڵە بەهارانی لەگەڵە شان بە شانی کۆمەڵە بەهارانی لەگەڵە شۆڕشمان دژمنی کوردستان هێرشی هێنا هەر کوردستان لە قوڵایی دڵی زەحمەت کێشان ڕا هەڵیان کرد ئاوا هەستان ڕەسان هێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان هێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان هێشمەرگەی کۆمەڵە وەک کۆڵان دەشتێکی ئەستەشی سووری کرێکاران ڕێبواری ڕێبازی یەکگرتن پێکۆشان بۆ ڕزگاری گشتی کرێکاران دژی ئەمپریالیزم بۆ ئازادی ئێران بۆ مافی چارەنووس بۆ میلەتان کرێکاران خەڵکی شۆڕژگێڕ لە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە دۆخێکدا نزیک دەبینەوە.
بەڵێ بە داوای لێبوردن لە میوانی بەڕێزمان کاگازیز و بینەرانی ئازیز و خۆشەویستمان ئێمە لێرە کێشەیەکی تەکنیکیمان بۆ دروست بوو بەرنامەکە ڕاستەوە خۆیە دیارە کێشەش دروست دەبێت هاوڕێیانمان ئەگەر مایکی خۆیان خامۆشکن دەنگ دێت وێرە زۆر سپاسیان دەکەم کاگەزیز داوای لێبوردن دەکەم ئێمە کێشەمان بۆ ساز بوو دێمەوە سەرە و پرسیاری دووەم باسی کشانەوەی حیزبەکانتان کرد لە ئەم کۆنفرانس لە پێم خۆشە بزانم هۆکاری چی بوو دوێش بۆ حیزبەکان ناتوانن پێکەوە بڵین کۆ ببنەوە ئەو جۆرەی کە پێویستە کێشەکان چییە؟ کاگەزی دەنگی ئێمەتان هەیە؟ کاگەزیز دەنگی ئێمەتان هەیە کاگەزیز؟ بڵێ پێم وابێ ینی بەڕێزبان دەنگی ئێمەی نییە هاوڕان لەو تاقفەرمان ئەگەر بکرێت بزان کێشەکە لە ئێمەیە ئەوان بڵێ من لێرەوە بە بینەرانی ئازیز بڵم کە بەرنامەی ئەو شومان لەسەر کوردستان کە بڵین لە نێوان مەترسیە بەرچاوەکان و بڵین دەرفەتە شارەوەکاندایە ئێمە لە پێشەکیدا وتمان کە زۆر لەوانەیە کە دەرفەتەکانیش زۆر بن و مەترسیەکانیش بەرە ڕووی بینەوە و دەبێت زۆر بە ژیری و بە وردی معاملەی لەگەڵ بکرێت ئێمە لەم شو دەمانەوەی سپاس لە ئاستەنگە ناوخۆیەکان وەک پرسی یەکڕیزی چ ڕۆڵێک دەگێڕن لەم نێوەندەدا ڕۆڵی کۆمەلگای مەدەنی و پسپۆران بڵین لە داڕشتنی نەخشە ڕێگا بۆ داهاتوو چەندە گرینگە ڕۆڵی کوردانی دیاسپۆرا کوردانی دەرەوەی وڵات و ئەوان چۆن دەکرێت تواناکانی دیاسپۆرا بە شێوەیەکی سیستماتیک و بڵین کاریگەرتر بەکار پێندرێت ئەمانە و دواتریش داهاتووی کوردستان بڵین لە بەشە جیاوازەکانیدا بەرەو کوێ دەڕوات ئەمە چوارچێوەی باسی ئەو شۆمان لەسەر ئەم پرسیارانە بوو کە بەداخەوە نەزان دەنگم دەچێت بۆ کاگ عەزیز یانە کاگ عەزیز دەنگی ئێمەتەیە پێم وایە بە دەنگی ئێمە بۆ کاگ عەزیز ناچێت ئەگەر بکرێت ئێمە ڤیددیۆیەک بڵاو بکەینەوە ئێمە تا کێشەکە حەل دەکەین زوو دێنەوە خزمەتان سخت و دور بی آویر دور مای پی تو آگر بی ای آقاباتی چند سخت و دور بی آویر دور مای پی تو آگر بی بریا بیرست جارم برناد او میری هر دم آباد بریا بیرست جارم برناد او میری هر دم آباد به آزادی گردی چین بره بریا چینا کار کرا هرین بریا تکوشا بره بریا چینا کار کرا هرین بریا تکوشا آلای زوریا جورا شام کلین هر بروجا سرگاتن دکن آلای زوریا جورا شام کلین هر بروجا سرگاتن دکن
بەڵێ داوای لێبوردن دەکەین لە بینەرانی ئازیز و خۆشەویستمان. کاگەزیز دەنگی ئێمەتان هەیە ئێستا؟ بەڵێ زۆر باشە، داوای لێبوردن لە بەرەوەتان دەکەین. ئێمەش داوای لێبوردن دەکەین پێشتر کێشەکە لەلایەن ئێمەوە بوو. کاگەزیز کاتەکەمان خەریکە بەرەو کۆتایی دەشە پێم باش بوو کە بە پرسیارەکانیش بگەین، مەجبورین بە کورتی بە سەرمیاندا بڕۆین. ئەم پرسیارەی دووەم دێمە سەر پرسیارەکەی دووەم کە بەڕێستان لە باسی خاڵە سەرەکیەکانی پامە سەرەکیەکانی ئەم کۆنفرانسەتان کرد، بەڵام لێدا ئیشارەتان کرد کە حیزبەکان کشاونەتەوە. پێم خۆشە بزانم هۆیەکانی چیەسم بۆ حیزبەکان ناتوانن پێکەوە و جۆرەی کە پێویستە کۆ ببنەوە، کێشە لە چیدایە؟ وڵا ئەگەر ڕاست بێ من ناتوانین هەموو حیزبەکان وەک یەک چاو لێکەین. هەندێکیان بەڕاستی ئامادەیان دەربڕیوە، زۆر بە دڵفراوانی هاتوون، بە سێبووری هاتوون، بە پێگەیشتووی هاتوون، ئامادە بوون و پێشنیاری جوانیان داوە، حاضر بوون لە کۆبوونەوەکان. بەڵام بەشێکی دیکەیان بەداخەوە نەهاتوون، یعنی سوچەکە و بەرپرسیار کاگەزیز فەرموون. دەنگم بەڵێ بەڵێ فەرموو. بەڵێ کەوا بوو بەرپرسیارەتەکە دەگەڕێتەوە بە تایبەتی بۆ سەر دوو لایەن کە من نامەوێت نێوان بەرم لەبەرەوە کە ئێمە لە داهاتووشدا تەسویری ئێوەمان نییە. کاگەزیز ببورن. دەنگم دێ دەنگتان هەیە، بەڵێ تەسویری ئێوەمان نییە، ئەگەر بکرێت چون کێشەکە لای بەڕێستانە. دەنگی من نایە کاگەمیر؟ بەڵێ کاک عەزیز دەنگتان هەیە، بەداخەوە ئێمە تەسویری بەڕێستمان نییە. ئەگەر بکرێت کێشەکە لای خۆتان، ئەگەر کرێت کاوێک لە لەپتاپەکەتان بکەن کە بزانن دوربینەکەتان نەبەستووە. ئێستا دەنگی من دێ؟ بەڵێ دەنگ هەیە، فقط تەسویرتان نییە کاگەزیز. ئەگەر بکرێت دەنگێوە زۆر کزەکە کەژیان. بەڵام لە هەر حاڵدا من مەبەستمەوەیە کە بەرپرسیارەتەکە بە تایبەتی دەگەڕێتەوە سەر دوو لایەن. من پێم خۆش نێویان بەرم، چونکو مەبەست ئەوەیە و بڕیاریشەوەیە کە ئێمە هەرچی زیاتر هەوڵ بدەین لە دەرەوەی وڵات کە ئەو حیزبانە ئەو لایەنە سیاسیانە ئەو پێکاتە سیاسیانە لە یەک نزیکەینەوە، چونکە لەسەر ئەو باوەڕین کە هەم لە ڕابردوودا هەم ئێستا هەم لە داهاتوودا دەوری ئەو هەمووی ئەو حیزبە سیاسیانە بە تایبەتی هەرە کۆنەکان زۆر گرنگە و دەتوانێت دیاریکەر بێ. بۆیە زۆر بە هێدی و هێمنی ئێمە بەرەنگاری ئەو پرسە گرنگە تایبەتی دەبینەوە. بەڵام هیوادارین کە لە ڕابردوودا بەڕاستی چاکەی گشتی لە بەرچاو بگیرێ، بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگیرێ، چونکو ئێستا هەندێکیان بەداخەوە هەر داواکانی ڕابردوو دووپات دەکەنەوە، هەر لە بەرژەوەندەکانی خۆیاندا نوقم بوون و ئێمە ئاواتە خوازین کە ئەوە نەمێنێ و لە داهاتوودا نزیک بنەوە، چونکو بەڕاستی بەرپرسیارەتێکی زۆر گەورە هەیە. ئێمە هەڕەشەی زۆر گەورەمان لەسەرە ناکرێ هەروات چاوبەستراوە بەرە ڕووداوەکان بڕۆین. ئێمە دەوێت ڕووداوەکان دەنێ خۆماندا نوخم بکەین و بۆ خۆمان ڕوودا و بخڵقێنین. دنا بەڕاستی کڵاوی سیاسیمان دەسێتە سەرێت، چونکو ئۆپۆزیسیۆنی ئێران ئۆپۆزیسیۆنێکی تایبەتیە، دەورە جیاوازیە لەگەڵ دەورەی پێشوو، دەبێ هەمووی ئەوانە لە بەرچاو بگیرێ. هێز سیاسیەکان بەرپرسیارەتی زۆر گەورەیان لەسەر شانێ. زۆر باشە کاگەزیز، پێم خۆش بوو کە وڵامیان پرسیارە بدەی، بەڵام تەسویرتمان نییە. ئەگەر بکرێت، چون ئێمە پێما 25 قشمان کاتماوە، ئەگەر بکرێت دووبارە واردی لینکەکە بنەوە، چون ئێمە تەسیرمان نیە، دەنگی بەڕێستمان هەیە تا دەچنە دەرێ و دێنەوە نێو ژوورەکە، ئێمە ڤیددیوەیەک بڵاو دەکەینەوە بۆ ئەوەی کەم کێشەیەش هەل بێتەوە. سپاس دەکەین ئەگەم کارە بکەین. بەڵا زان ئێمە ئەرە جۆرەی کە وتم باسەی چۆمان لەسەر کوردستان مەترسیەکان و دەرفەتەکان بوو لە پرسیاری وەڵدا
من لە میوانی بەڕێزمان پرسیکە دیارە هەروەک ئاگادارن کۆنفرانسێک بۆ ڕۆژهەڵات لە وڵاتی هۆلەند لەم دوایانەدا گیرا و لێمان پرسیکە چۆن بۆم کۆنفرانسە گیرا باسی کرد کە هاتەوە سەر ساڵی 2023 دواتر گرنگی ئەم کۆنفرانسە و بۆچی هۆکارەکەی چییە دواتر باسی لە کشانەوەی حیزبەکان کرد کە من ئێستا لێم پرسی کە هۆیەکانی چی بوو و زۆرم پێ باش بوو کە میوانی بەڕێزمان دیارە ئەم ڕاستیەی بینی کە هەموو حیزبەکان نابێ وەکو یەکتاو دواتر باسی کێشەکانیشی کرد کە زۆر واقعین دیارە ئەوەی کە ئەم پرسیارەمان لێ کردو پرسیاری زۆر کەسەکە دەڵێ بۆچی حیزبەکان پێکەوە کۆ نابنەوە وا دانیشتنیان نابێ یا کاری هاوبەش ناکرێت میوانی بەڕێزمان بە دروستی وەڵامی پێداوە کاگەزیز ئەگەر بەتان هەیە باشینە سەر پرسیاری دواترمان دەنگی مەتان هەیە کاگەزیز وەڵا زۆر کەزە دەنگەکە کاکەجان کاگەزیز ئەگەر دەنگی منت هەیە دەچمە سەر پرسیارێکی تر کێشەی زۆر باشە کاگەزیان پرسیارێکەیە بڵین لە ئەگەری شەڕ لە ئێران و بڵێن یاڕوخانی کۆماری ئیسلامی ئەم پرسیارە دیارە پرسیارێکی بینەریشە ئێستا نردوێتی دەڵێ کورد بەم نایەکگرتوویەوە چۆن جواب بە مەترسیەکان و کەڵک لە فرسەتەکان وەردەگرێت ئەمە زۆر جارم پرسیارە دێتە ئاراوە کاگەزیز بۆ چوونتان چییە لەسەرم پرسیارە ڕاستەکەی ئێمە لە دو ڕۆژی ئێران بیر ناکەینەوە ئێمە هەر لە ئێستا بیر دەکەینەوە لە حاڵێکدا هەموو چارەنووسی ئێمە حیزبە سیاسیەکان ڕابردوو خەڵک هەمووی بەستراوەتەوە بە داهاتوویەک لەو داهاتوویەکی کە لە پرۆسەی ڕاگوزەریدا بەدی دێ و جێبەجێ دەبێت ئێمە دەبێت زۆر وشیار بین کە پرۆسەی ڕاگوزەری دەبێت بە بەشداری کورد بەڕێوە بچێت دەبێت بە بەشداری هێزە سیاسیەکانەوە تێپەڕ دەبێت ئێمە لە پەراوێز بخرین لە هەڵبژاردنەکانی مەجلیسی مؤسسان بەشدار نەبین لە حکوومەتی کاتیدا بەشدار نەبین لە مەجلیسی مؤسسان دەورمان نەبێ لە بڵێن هەیئەتی نووسینەوەی دەستور یان یاسای بنەڕەتیرا بەشدار نەبین و دەورمان نەبێ ئۆپۆزیسیۆن وە سەر لە نوێ خەباتێکی نۆ دەست پێ بکەینەوە بۆیە ئێمە ئەوڕۆ دەبێت دۆخی ڕۆژاوە پەیوەندی لەگەڵ حکوومەت و دەسەڵاتی دمێشق لە بەرچاو بگرین و ئەوەی بکەینە بنەمایە دەرس و وانەیەک بۆ خۆمان کە لە داهاتوودا نێڵین دووپات بێتەوە بەڕاستی پێویستی بە گرتووی هەیە یعنی چاوی لەکە من نمونەیەک دێنمەوە ئێمە هاتوو سبینێ مەسەلەن لە هەڵبژاردنەکانی مەجلیسی مؤسساندا هاتین و خۆی داخوازەکانی ئاراستە کرد بۆ خۆت مختاری ئەگەر حیزبەکانی مێس زووتر ساغ نەبوونەوە لەسەر هەندێک خاڵی هاوبەش کاری هاوبەش ئامانجی هاوبەش و داخوازەکانی فۆرمولە نەکەن بە یەک شێوە و بە یەک جۆر هەوەکو ئەوەی کە لە هەیەتی نوێنەرایەتی گەلی کووردا دیسمان ئێمە لە ساڵی 1950 کە لاپەڕەیەکی زەرینە لە خەباتی کووردا ئێمە تووشی سەردەشێواوی و ماڵوێرانی سیاسی دەبین یعنی خودی ئەو کەسانی کە لەوێشن باوەڕمان پێ ناکەن و هەر زۆر بە هەسوو و ئاسانی ڕەتمان دەکەنەوە ئەگەریش تازە ئەگەریش ئێمە هەموو لەسەر یەک داخوازی تایبەتیمان هەبێ مەسەلەن هەر هەموو حیزبەکان یەک داخوازی تایبەت لەسەر چەند بەش لەسەر چەند خاڵی هاوبەش ئاراستە بکەن دیسانیش ئێمە زۆر وەزەکەمان شپرزە و پەرێشانە چونکو لەبەرەوە کە بڵێن ئێمە لەناو ئەو مەجلیس مؤسسانە لەناو ئۆپۆزیسیۆنی ئێستا هاوپەیمانمان نییە کەمێکی زۆر کەم لە چەپەکانی ئێرانی لەوانەیە دەگەڵمان بن لەوانیشە دەگەڵمان نەبن چونکو ڕاستی کۆمەلگای ئێران ئەوەیە
کە ئەوڕۆ چەپەکان وەک چەپی ڕابردوو نەماون. کاگە مێجان بەڵێ. ئێمە لە ساڵی 1357 و 58 و دوایش 59 ئێمە لە کوردستان خەباتمان دەکرد، بەڵام بەڕاستی چەپی ئێرانی لە تاران شکرمان بوو، لە شارەکانی دیکە خۆپیشاندانیان دەکرد، لە تەواوی ئەدەبیاتی سیاسی خۆیاندا، لە گۆڤارەکانیاندا، لە خۆپیشانەکاندا پرسی کورد پرسی یەکان بوو. بەڕاستی لە پێش هەموو پرسەکان بوو کە پشتگیریان لێ دەکرد، بەڵام ئەوڕۆ ئەوە نەماوە. بۆیە هێزەکانی سیاسی ئێمە، حیزبە سیاسەکان ئێمە بەرپرسیارەتێکی زۆر زۆر گەورەیان هەیە. لە ئێستاڕا دەست پێ بکەن، مانگێکی دیکە درەنگ دەبێت. ئێستا لە مانگی 5 نەمە 5 2025 لە مانگی 6 2025 زۆر درەنگە. بۆیە لە ئێستاڕە دەبێت تووشی دانیشتن لە دانیشتەکاندا تەواوی ئەو خاڵانە بێرنە پێشەوە. من نازانم ئایا لەباری حقوقی و بیرانەوە کردوەوە کە باشە چۆن ئەو هەموو داخوازە و ئەو هەموو خەباتێکە کردویانە چۆن ریدا جێبەجێ دەبێت، چۆن بەرەنگاری ئەو هەموو بەرخەڵستکاری دەبنەوە کە نازانم پرسی کورد بۆتە نەتەوەی کورد بۆتە کە جاران پێیان دەکۆ خەڵقی ژنێ ئێستا تارێکی دەگەناوە. زۆر لەسەرەوە ناڕۆم، پرسیاری دیکەشتان هەیە حتم. بەڵێ کاک عەزیز، من داوای لێبوردن دەکەم چونکە پێما بێت 20 دقه ئەگەر لە هەڵەدانم 20 دقه کاتمان ماوە. کاک عەزیز باسی ڕۆژاوات کردم، پێم خۆشە لێرەشدا پرسیارێک لەم بابەتەشەوە پرسین لەگەڵ ئەو کۆنفرانسەی کە ئێوە لە وڵاتی هولەند بەڕێوەتان برد، کۆنفرانسێکیش لە ڕۆژاوا گیرا، ئەگەر دیارە ئاگاداری ئەوێش هەن. پێم باش ئەگەر زانیاریەکی لەسەر ئەم کۆنفرانسەی ڕۆژاوا هەیە بۆ ئێمەشی باس بکەی ئەو کۆنفرانسە چۆن بوو گیرا. دواتر ڕۆژاوا باکووریش لە گۆڕانکاریدان، لە ئەگەری گۆڕانکاریدان بەڕێستان ئێوە وەزعەکە بڵم لەو دوو بەشەی کوردستانیشدا چۆن دەبینن، هەم لە باکوور و هەم لە ڕۆژاوا. کاک عەزیز دەنگی ئێمەتان بوو؟ بەداخەوە من نازانم ئەگەر هاوڕێیان ئاگادارم بکەن کێشە لە لای ئێمە یا لای میوانمان، کاتەکەشمان ئەوەندە نەماوە کە پرسیاریش زۆرەوە، چەند بینەرێکیش پرسیاریان نردووە. بەداخەوە ئێمە تووشی کێشەی تەکنیکی بووین. تا ئێستا ئێمە باسمان لەو کۆنفرانسە کرد کە لەم دوانەدا لە وڵاتی هۆلەند گیرا، پەیامە سەرەکیەکانی باسکردمیانی بەڕێزمان. دواتریش باسی بڵێن کۆنەبوونەوەی کە ئەم حیزبانە کە زۆریش پێویستە باسی هۆکارەکانی کردووە، باسی جیاوازی لایەنە سیاسیەکانیشی کرد. و دووبارە من پرسیارم کرد کە بڵێن ئەگەر داگەری شەڕ لە ئێران یا ڕوخانی کۆماری ئیسلامی بڵێن کورد هەرچەندەم بینەرە پرسی بووی کوردنووسوی بەم نایەگرتوویەوە چۆن جواب بە مەترسیانە و کەڵک لە دەرفەتەکان وەردەگرێت کە کاک عەزیزی بەڕێز وەڵامیان پرسیارەشی داوە کە بەداخەوە هاوڕێیانمان دەڵێن لە خەت نەماوە. ئەگەر بکرێت ڤیددیوێک بڵاو بێتەوە کە من لێرە یا خۆیان پەیوەندیەک لەگەڵ میوانی عەزیزمان بگرم زانە دەتوانێت کێشەکە چارەسەر بێت. چین ڤیددیوێک بینی دێمەوە خزمەتە. خیابان خروشاوا هستا و زندو خیابان خروشاوا هستا و زندو صدم دست داشت
هەیکەرە و ڕەمزی ئەستەندژی کۆیلەتی خیابانە سەنگار خیابانە سەنگار شری خەیت فەنگ و سەری پڕ لە ئەندێش شری خەیت فەنگ و سەری پڕ لە ئەندێش بەزار و شەکومێش بەدەیلام بەزار و شەکومێش بەدەیلام خیابان چ سەخت و چ بەردینە دڵبوو خیابان چ سەخت و چ بەردینە دڵبوو سەدەن پشتە ماوە سەدەن پشتە ماوە سەدەن پشتە ماوە سەدەن پشتە ماوە هەمیشەن خیابان شەقامی داری هەمیشەن خیابان شەقامی داری هەمیشەن خیابان شەقامی داری چنێت ئەکبژان چەندەهاشان پیل بوو کە کوتران کە ئێشان لە پاسکاوی دارەی شەرارەت چەندەها لەشکە گەوزەن نەخێنا ئەمیسەن خیابان شەقامی ئەجاری هەمیشەن خیابان شەقامی ئەجاری دەڵام وا دووبارە دژی کۆیلەتی و مەینەتاوە خیابان دەبێتە پەراوپەر شەپۆلی شەڕ و ئێتراز و شۆرش شەپۆلی شەڕ و ئێتراز و شۆرش شەپۆلی شەڕ و ئێتراز نمو رزقاری انسان گوتك شنانی دشمن
خستن شانبەشانی کۆمەڵە تێکاری لەگەڵە شانبەشانی کۆمەڵە تێکاری لەگەڵە بۆ وەزداری یەکجاری لە کۆیلەتی و هەژاری لا نەبوونی وشیاری جەهل و نەخێندەواری بۆ نەمانی بێگاری شەوگاری بەردەداری چینی چەوساوە هەستن بەخەبات پشت ببەستن شانبەشانی کۆمەڵە علمی مارسی لەگەڵە شانبەشانی کۆمەڵە علمی مارسی لەگەڵە ئازادی و یەکسانی دژڕانی بەندی گران لە پاو دەستی ژنان بخوێنین مارکس و لەنین سۆسیالیزم بێ بایەقین فڕوکشان پێکەوە هێرش بەرنا پێشەوە شانبەشانی کۆمەڵە ژن و لاوی لەگەڵە شانبەشانی کۆمەڵە ژن و لاوی لەگەڵە شۆڵە شوانانی وڵات پێشەنگانی ڕێنەگات وەرن دوژمن لەم دەمە تووشی دەلێک ئەستەمە ڕاستە تاریکی چڕە بەڵام هیواش بەڕگەڕە هەڵکەین مۆمی ڕزگاری لاشەوی کوردەواری شانبەشانی کۆمەڵە خەڵکی کوردی لەگەڵە شانبەشانی کۆمەڵە خەڵکی کوردی لەگەڵە حکمی زستان بشوێنین ونجەوش بۆ ببینی دیکەین دەجێگای جوان شەقام و باغ و بێستان راتری سوورە گوڵان بانگەوەستەی بولبولان بچریکێنین بە شادی هەڵکەین ئاڵای ئازادی شانبەشانی کۆمەڵە بەهارانی لەگەڵە چندا سخت و دور بی آویر دور مای پی تو آگر بی ای آخبات چندا سخت و دور بی آویر دور مای پی تو آگر بی بریا بیرست جارم برناد او میره هر دم آماد بریا بیرست جارم برناد او میره هر دم آماد به آزادی گرد چین بره بریا چینا کار کرا هرین بریا تکوشا بره بریا چینا کار کرا هرین بریا تکوشا آلای زوریا جورا شام کلین هر بروجا سرگاتن دکن آلای زوریا جورا شام کلین هر بروجا سرگاتن دکن
خیابان خروشاوا هستا و زندو خیابان خروشاوا هستا و زندو صدم دستولاش پیکر و رمزی استندجی کویلتی خیابان سنگر خیابان سنگر شری خیت فنگو سری پل اندیش شری خیت فنگو سری پل اندیش بازار چکونش بدایلام بازار و شکونش بدایلام خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدن تش چماوا صدن تش چماوا صدن تش چماوا صدن تش چماوا همیشن خیابان شقامی داری همیشن خیابان شقامی داری همیشن خیابان شقامی داری چنگ در بیجان چنده هاشان پیل بود که کودن که ایشان لپاس کاوی داره شرارت چنده حالش که گوزن خینا همیشن خیابان شقامی جاری همیشن خیابان شقامی جاری دوام و دوباره دیجی کویلتی و مین تاوا خیابان ددیت پراپا شپوری شروع اعتراض شوره شپوری شروع اعتراض شوره شپوری شروع اعتراض شوره شپوری بینەرانی عزیز بەداخەوە کە ئێمە میوانی عزیزمان کێشەیەکی لا دروست بووە نەیتوانی بێتە سەرخەدووە ئێمەش بەداخەوە کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتایی ڕۆژ ئەو ئازیزانی کە پرسیاریان نردووە من لێرەوە پێیان بڵم کە ئێمە ئەو بەرنمەیە حتمما زەبت دەکەین وەکو بەرنمەیەکی تایبەت و پرسیارانی کە نردووشتانە حتمما لەگەڵ میوانی بەڕێزمان کاک عزیز هەوڵ دەدەین تیش بخەینە سەر بارودۆخی هەستیاری کوردستان لە نێوان ئەو مەترسی ڕاستەقییانی کە ڕوبەڕوومان بوونەتەوە ئەو دەرفەتانی کە لەوانەیە لە ئارادا بن ئەگەر ژیرانە
معاملەیان لەگەڵ بکرێت. ویستمان ئەم شەو جەخ لەسەر گرنگی یەکریزی نەک تەنها لە ئاستی حیزبەکان بەڵکو لە داڕشتنیەکی بڵین استراتیژیە یاسن پلاتفۆرمێکی هاوبەش و ویستمان ڕۆڵی گرنگی پسپۆران یاساناسان و تەنانەت کوردانی دەرەوەی وڵات واتە دیاسفۆرا بکەین بۆ ئەوەی کە چۆن ڕوبەڕووی ئاڵنگاریەکان و خۆستنەوەی دەرفەتەکان بن. سپاسی کاک عەزیز دەکەین چەند پرسیارێکمان لێکرد ویستمان زۆر زیاتر شیکاری بکات و تێروتەسەر لەسەر ئەم باسێ ئەو شەو گفتوگومان بێت و سپاسی ئێوەی بینەری خۆشەویستیش دەکەم کە تاکە ئەم کاتە لەگەڵمان بوون و داوای لێبوردنیش دەکەین کە نەمانتوانی گفتوگوەکە تەواو بکەین بەداخەوە کە میانی عەزیزمان کێشەی بۆ دروست بە هیوادارین ئەم چەند پرسیاری کە لە بنیانی ئازیشمان پرسی بێت بدڵی ئەو بێت کە وڵامەکەی حتمما ئێمە ئەم بەرنامەیە زەبط دەکەین بێگومان وەک ئاماژەمان پێدا دۆخەکە ئاڵۆزە بەڵام حتمما ئەم بەرنامەیە زەبط دەکەین و پێشکەش بێەوە عەزیز دەکەین. زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵمان بوون. کاتێکی خۆش بۆ هەموو لایەتە.